بەرەو 700 هەمین ساڵ یادی هەڵبەستوانی ئیتاڵی دانتێ ئەلیگێری هونەرمەندێکی ئیتاڵی کە وێنە و کڵێشەکان لەسەر خاک ساز دەکات. ئەم وێنەی لەسەر کێڵگەیەکی شارە باکووریەکەی ڤێرۆنا نەخشاندووە. نمایشی ئەم شاکارە هونەریە بە پانی 25,000 مەتر بۆ نووسەری کۆمیدیای سەدەی 14 لە گوندی کاستاگنارۆ سازکرا. لەلایەن هونەرمەندی شێوەکار داریۆ گامبارینا ئەم هێڵکاریە زەبەلاحەی دانتێ بە مەکینەی وێنەی دەغڵودان ساز دەکرێت. ئەم هەڵبەستوانە فلۆرەنسیە لە مانگی نۆی 1321 کۆچی دوایی کردووە. گامبارین کە تابلۆی هونەری لەسەر خاک هەڵکۆڵیوە بۆ لیۆناردۆ داڤنشی و مارتن لوتەر کینگ و پاپا فرانسیس و جیرسا ثوبرج و باراک ئۆبامای کێشاوە. ئەو دەڵێت ئەم تابلۆیە گەورەترین تابلۆیە کە تا ئەوڕۆکە تایبەت بۆ دانتێ دروستکرابێت. ئەو ڕوونی دەکاتەوە ئەم کارە هونەریە گزارش دەکات لەو هیوایەی کە هونەر و جوانی و خۆشەویستی بۆ خۆر و ئەستێرەکان دەبزوێنێت. ئەمەش کۆپلەیەکە لە هەڵبەستی داستانە مێزی کۆمیدیای خودایی دانتێ.